کە مناڵان و نەوجوانانی ئەمریکایی دیڤیدی بەکرێدەبن و کەسانی تێدایە سیگار دەکەیشن لەوانەیە ئاگاهی دەست بە سیگارکێشان تێبی کە فێزلیدانی سیگارکێشان لە بەرامبەر ڕاستی و دروستیدا دەدوێت. ڕاستێکی ئەوەیە لەوانەیە واتێ ناوەندی وڵاتی یەکگرتووەکان بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی دەڵێن نەوجوانان لەوانەیە دوو بەرابەر ئەو ڕەوشتە لەبەرگرن ئەگەر سیگارکێشان لە فیلمەکان، تەلەڤیزیۆن و ئاگاهیەکانی سیگارکێشاندا ببینن. لە لێکۆڵێنەوەیەکی نوێدا کە بەریار وایە لە ئەمریکان جۆرنال ئۆف پابلیک هێڵت بڵاو ببێتەوە، کۆمپانیەکانی تەمەکۆ هەروەها چێژی نائنا بەکاردێنن بۆ ئەوەی نەوجوانەکان بۆ سیگارکێشان ڕابکێشن. 6 سودیای کۆمپانیای فیلم لەگەڵ هەندی کۆمپانیای تردا ئاگاهی بازرگانی دەشی سیگارکێشان پێشکەش دەکەن. دان کلێمان لە سەندیکای فیلمسازی ئەمریکادایە. ئێمە هیچ هەڵەنین کە ئەم تاکە هەنگاوە کاریگەری تەواوی ببێت، بەڵام لەلایەن خۆمانەوە بەردەوام دەبین بۆ بڵاوکردنەوەی هوشیاری لەبارەی دەرئەنجامەکانی جگەرەکێشان لەسەر تەندروستی گشتی. پەیامی دژ بە سیگارکێشان لەو دیڤیدیانەیە نابێت کە بوو کەسانی گەورەیە. کۆمپانیەکانی فیلمسازی بەرگری لە مافی خۆیان دەکەن بۆ پێشاندانی کەسان لە فیلمەکاندا سیگار دەکێشن، هەروەکو ئەکتەری پێشین و ئوستانداری ئێستای کالیفۆرنیا ئارنۆڵد شوازنگر. وەک خودی خۆم بڕوا ناکەم کە دەبێت جگەرەکێشان لە نێو سینەماکاندا نەهێڵن. من بڕوام وانییە کە دەبێت ئێمە جگەرەکێشان لە سینەمادا قەدەغە بکەین، بەڵکو من بڕوام وایە کە ئێمە هەموو کاتێک مەترسیەکانی جگەرەکێشان دەبێت و بیر خەڵکان و منداڵانی بێنینەوە. گروپەکانی دژ بە سیگارکێشان دەڵێن فەرەتر لە نوێی ئەو فیلمانەی بوولەوانە سیگارکێشانی تێدایە و ئاماژە دەکەن کە ئەم دیمەنانە ئەتوانێت ساڵانە لەسەر 200,000 نەوجوان کاریگەری هەبێت بۆ ئەوەی دەست بکەن بە سیگارکێشان. پەیامەکان بوولەوانی ئەمریکاییە، بەڵام هەندی دیڤیدی کە پەیامی دژ بە سیگارکێشانە لەوانەیە بکەوتە بازاڕی جیهانیەوە. ئەمە ڕاپۆرتێک بوو لە بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.